والله ئێمە بۆ معاشی کەمەندامی لێرەین وڵی خۆمان کەمەندامی دوو کەمەندامیشمان هەیە لە ماڵەوە کەمەندام ینی بەجارێ ڕسوایان کە دو نەک مالیان کە ڕسوا بووین ئێمە یعنی پێویست ناکە من قسە بکەم ئەوە تا جەوەکەی ئەیبینێن سەری کەمەندام کە لە چاوەستاوە ئەڵێ جێمان نیێمەیەنە ژوورەوانێ یعنی تۆ تاکەی جێمان نیێمە ئێمە لە وڵاتێکان کەس جێ نییە بەس بێگانە جێگەی هەیە ئێمە لە وڵاتێکان بەس بێگانە جێگەی هەیە تورک و فارس و عەرەب و عەجەم و ئەوانە جێگەیان هەیە ئێستا بڕۆ ئێستا لە کەناڵەکان ئاڵێ بە هەزاران ئاوارەمان هێناوە بە هەزاران ئاوارە بۆچی هێنی تۆ لە کاتێکە میلەتەکەی خۆت لە ڕسوایە میلەتەکەی خۆت لە برسا مردووە میلەتەکەی خۆت هەر سوک و سەلیم بووە بڕۆ سەری هەولێر کە ئێستا لافاو بردوێتی ئاوارە بۆچی هێنی بەس بزانین ئاوارە بەس لەبەر خاتی دەنگانەکانتانیان هێنن بەس لەبەر خاتی ئەوەیە هیچی تر نییە ئەوەش حاڵی کەمەندامە بوون بە فلیم نەکار کەمەندامان هەموو میلەتیان کردو بە فلیم 150,000 150,000ەکە خوایە کەی بێت و خوایە کەی نێت و بە 2 مانگەی بڕن بە 8 مانگەی بڕن و ئەڵێ وەڵا لیژنەتان بۆکەین وەڵا ئەمەتان بۆکەینەوەتان بۆکەین بە 8 مانگ بڕیویانە و توانێت لیژنەتان بۆکەین تاکە ئێمە قبول کرێ ئەم مانگە 10 ڕۆژ داکەوتووە بەش ینی بەش ئەوە ناکە بڵێ بچیت بۆ عیادێکی دکتۆر بڵێ دکتۆر مەرحەبا ئەڵێ هەمووی دانێ ئەڵێ هەمووی دانێ ئەجا بێ بچیت لە خزم و لە ئەقریبا قەرزکەیت و تاک و عینەکەت دەربێنی پارەی دەرمانەکانە دەربێنی هەر کەمەندام نییە بەڕێز هەر کەمەندام ئەگەر کەمەندامی خەی ناکە هەر کەمەندام هەموو موچە خۆرانوان بەس ئەوەیە ناوێرن قسە بکەن لەبەرەوەی موچەکانیان ئەبڕێ وڵە داواکاریمان ئەوەیە یان بڕۆن لە کۆڵمان بنەوە یان ئەم وەزعەت چاکەن بڕۆن لە کۆڵمان بنەوە یان ئەمە حکومداری نییە وە جارێ یەک قەت ئەمە حکومداری نییە پێشمان نەڵێن ئێمە حکومەت چۆن لە کۆڵمانە بنەوە لە کاتێکا بیرە نەوت و خاڵە سنووریەکان و ئەمانە هەبێ خۆوان بۆ لەبەر خاتی میلەتدا نەنیشتون لەبەر خاتی کوردایەتیدا نەنیشتون لەبەر خاتری نەوت و پارە و سەرۆت و سامان و پۆست دانیشتون هیوایە ساحەوتەوە هاتووە ئەڵێ بەشک و بەرم کەوێت و بڕم نەجاتم بێ ڕاستی ئەو موچەیە کە کەمەندامان وەریەگرن ئەتوانم بڵم بەشی 10 ڕۆژیش ناکە بۆ کەسێکی تەنیە بەشی 10 ڕۆژ ناکە ئەجا چی بگاتەوەی کەسە خێزاندار بێ مناڵی هەبێ تەلەبەی هەبێ لەوانەیە هەر بڵم ئەمە وەکو سەرموچەیەک وایە بۆ کەمەندامان ئەجا لە دوای ئەوە شایستە بۆ نمونەکەی بینی ئەمڕۆ موچەی کەمەندامان کەم ڕۆژە دابەشە کرێ ڕۆژی پێنجشەممەیە لەبەر ئەو بارانە کەمەندام ئەگەر زۆر محتاجی ئەو 150,000 نەبێت یان 100,000 نەبێت بەڕاستی نایە وەریگرێ ئەجا دوای ئەوە من داوا ئەەکەم لێرەوانێ لە دیدی کامێراکەتانەوە من داوا ئەەکەم لە بەرپرسان لە دەسەڵاتداران لە سیاسیەکان تکایە ئاوڕێکی جددی و بەخێر بەرەوە لە ژیانی کەمەندامان واللهی کەمەندام هەیە تەمەنی 60-70 ساڵە یعنی تەمەنای ئەوە کە ڕۆژێک تێر بخوات معقولە کەمەندام هەبێت لەو تەمەنای ئەوە بکە ڕۆژێک تێرسی خۆی نان بخوات یعنی تکایە هەر هیچ نەبێ وڵای ئەوەندە خێرخوازەکان ئەوەندە دەوڵەمەنەکان ئاوڕیان نایە لە ژیانی کەمەندامان ئەتوانم بڵم هەر گیرفانیان سووە تکایە با ئیشێکی جددی بکرێ ئەم جارە ئیشێکی زۆر جددی بکرێ قۆڵی لێ هەڵمارێ بۆ کەمەندامان لە پەرلەمانە سیاسیەکانمان قەیجێکە با ڕۆژێک تەنها ڕۆژێک بەدەم قاوە خواردنەوە دانێن بۆ ژیانی کەمەندامان هەر سێرێکی بۆ نمونە ئەم لێدوانەی من بکەن من وەکو خوشکێکی بچووکتان داواتان لێ یەکەم بەو پەڕی ڕێزەوە داوا لە سیاسیەکانەکەم داوا لە سەرجەم حیزبەکانەکەم دەسەڵاتدارەکانەکەم دەنگی کەمەندامان بگەێنە بەغا دەنگی کەمەندامان بگەێنە ئەو پەڕی جیهان بۆ باشکردنی ژیانی کەمەندامان و هیچی تر وڵای ئێمە هیچمان ناوێ نامانوێت سارێخی مۆدیلمان بۆ بکڕن نامانێت خانی بەرزمان بۆ بکڕن لایەنی کەم توانین تێرسکی خۆمان نان بخۆین و بخەوین هەر ئەوەنەیە ئەزانی چییە ئەو بێباکیە لە ژیانی کەمەندامان هی دڵسافی ژیانی کەمەندامان دڵیان پاکە یعنی کەسێک بێت بە قاتێکەوانێ بە ڕیباتێکەوە بەڵێنێکیان پێ بە ئەڵەن ئەوە تەواو ئەو بەڵێنمان بۆ باتە سەر ئەو شتە ئەبێت بەڵام لە ڕاستیە لەوانەیە ئەوانیش لەو کاتە پلان و بەرنامەیان وابێک ئەو شتە بکەن بەڵام دوای کەمەندامانیان بیرەچێتەوە یعنی من تکاتان لێ یەکەم با کەمەندامانتان بیر نەچێتەوە بە تێبینیەک بە نۆتێک لەلای خۆتان لەسەر دەفتەرێکی بچووک بینوسن بڵێن ئەمە ژیانی کەمەندامانە ئەبێمە بە جددی ئاوڕی لێ بینەوانێت چکە بەڕاستی ژیان وانە ڕوئەها تۆ سەری ئەوەس ئەکەن هەمووی پیاوی کامل هەمووی چاوەڕێتی مناڵەکەی چاوەڕێتی کیلۆی سێی بۆ بەرێتەوانێ معقول نییە هەمووی لەبەر ئەو بارانەوە ساو بە 150,000 دینار من شخصی خۆم کە خێزانداریش نیم ئەو 150,000 دینارە بەشی 15 ڕۆژم ناکە خۆ ئەگەر نەخۆشی تێکەوێ خۆ ئەگەر بۆ نمونە ئایادە و دا و دەرمانی تێکەوێ بە تەئکید بەشی 2 ڕۆژ ناکە یعنی ئەو دوایە بە قەرزکەی
وڵی تا ڕادێک لە فەرمانگەکان لەبەرەوەی هەتوانم بڵم هاوڵاتی بەڕێزی تایە تا ڕادێکەوە باشە بۆ نمونە من خۆم لە کەرتی تەندروستیە خۆبەخشم ماوەی 6 ساڵە خۆبەخشم کەمەندام یەت جارجاریەت کەمەندام بۆ نمونە تا ئەوەی بتوانم من خۆم ئەوەی بتوانم ئەوەی هاوکارەکانیشم بتوانن هاوکاری کەمەندامانیان کردووە. بە کورت و بە پوختی داواکاری من تەنها ئەوەیە ئاوڕێکی جدی لە ژیانی کەمەندامان بنەوە چکە کەمەندامانیش دڵ و شعوریان هەیە.